لە فراکسیۆنی جوڵانەوەی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان ئەو بڕیاری کە سەبارەت بە دانیشتنەکەی کەمێکی دیکەیە کە بڕیارە پەرلەمانی کوردستان دانیشتنێکی تایبەت ئەنجام بدا بۆ پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان. ئێمە وەکو فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان بڕیاری ئێمە سەبارەت بەم دانیشتنە ئەوەیە کە بایکۆتی ئەم دانیشتنە بکەین و ناچینە ژوورەوە. ئەمەش لەو سۆنگەیەوە کە ئێمە هەم لە پێشتر پرۆژەمانە بووە بۆ مەسەلەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەموارکردنەوەی و هەروەها تێبینیمان هەبوو لە دانیشتنی دووەمی پەرلەمانی کوردستان کە تایبەت بوو بە دووەمین دانیشتنی تایبەت بە خوێندنەوەی یاسای ڕژنووسی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و دواتر تێپەڕاندنی یاساکە بە زۆرینە و پێمان وایە ئەم یاسا نە خزمەتی پایەکانی دیموکراسیەکە نە سیستمی پەرلەمانی دەکات و ئەو پرنسیپ و بنەمانی کە پێویستە لەم یاسایە هەبێ ڕەچاو نەکراوە تێپەڕێنراوە و ئەو میکانیزمی هەڵبژاردننی سەرۆکی هەرێممان بەو شێوەیە قبول نییە و پێمان وایە ئەو مەرجانەشی کە بۆ کاندیدی سەرۆکی هەرێمدان دیسانەوەمان پێ قبول نییە بۆ یەکو بەرپرسیارەتێکی پیشەیی و بەرپرسیارەتێکی یاسایی و بەرپرسیارەتێکی مێژوویی بڕیارماندا کە بەشداری دانیشتنەکەی ئەمڕۆیی پەرلەمانی کوردستان نەکەین و نەبین بە بەشێک لەو گەمەیی کە پەیوەنددارە بە مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لە 4 ساڵی داهاتوودا.